ڕۆژی جیهانی ڕوبەڕووبوونەوەی دیاردەی خۆڵبارینە ئەمە یەکێکە لە تەورەکانی ئەمڕۆمان کە گفتگۆی لەسەرەکەین و خۆڵبارین گۆڕانی کەشوهەوا کاریگەری هەیە لەسەر خۆڵبارین بەپێی ناوچەکان و بەپێی وڵاتەکان خۆڵبارین ڕوبەڕووی کۆمەڵێک لە وڵاتە خۆمان زۆر جار خۆڵبارین هەمانە بەڵام کاریگەری وڵاتانی دراوسەیە لەسەرمانە ئەو گۆڕانکاریە ژینگەیانەی کە لە جیهانە ئێستا بەتی ئەکرێ بۆ نمونە پلەکانی گەرما لە وڵاتانی ئەوروپاک و ئیسپانیا و کۆمەڵ وڵاتی کردوە گۆڕانکاری لە نێوان بیابانەکانی سعودیە کە بەتی ئەکرێت جاری وایە بارانێکی زۆرە بارەیاق و ساڵێک گوشکە ساڵیە بێڵێن ئەمە کاریگەری ئەم خۆڵبارینەی کە بەسەر هەرێمەکەمانۆیە ئینا پارێزگاکانی خواروی عێراقا ئەمەش چەندین هۆکار لە پشتیوێتی نەمانی دارخورماکان و نەمیونی زەلکاوەکان و ئەمانەی خەڵک کۆچی کرد و ڕێژەی بیابان بوون زیادی کرد ئەم خۆڵبارینە سیاکە و ئەمانە و چەندین بابەتی ترکەم ڕۆیمە بتوانین گفتوگۆی لەسەرکەین بە میوانداری زۆر بەڕێز حسێن حەمەکەریم شارەرزا لە بواری ژینگە و دارستاندا بە ڕێزیان ئامادەیەگەر بفەرمێن فەرموو کاک حسێن. بەخێر بێ کاک حسێنجان. زۆر زۆر بەخێر سەرچاوەکان و کاک حسێن یاخوا بەخێر بێ سەرچاوەکان زۆر زۆر بەخێر بێ سەرچاو خۆش بیا خۆ زۆر سپاس. زۆر زۆر بەخێر بێ زۆر سپاس. یەکێک لەو بابەتانەی کە ڕۆژێکی بۆ دیاریکراوە بابەتی خۆڵبارینە ینی ئێمە ساڵ بە ساڵ دیاردەی کەش و هەوا و ژینگە لە جیهانە یەک تەنها شوێنێ گۆڕانکاری بەسەرایەت ئەم بابەتی خۆڵبارینە کە ئێمە لە ناو عێراقین و چواردەوریشمان لەوانەیە کۆمەڵە وڵاتی عەرەبی بێ و ڕێژەی بیابان بوون تیازیا بوو بێ بگرە لە خواری خۆشمانەوە بیابان بوون ڕۆژ بە ڕۆژ زیاکە و گوندەکان و دارنامێنێ و خەڵگێتە ناو شارە گەورەکانەوە ئەم کاریگەریە ساڵ بە ساڵ لەسەرمان زیاکات یاخود ئەچێ بەرەو کەمبوونەوە ئی خۆڵباری. بەڵێ زۆر سپاس بۆ ئەو بەرنامەیە بێگومان بەداخەوە ینی ئەو گۆڕانکاریانەی کەشوهەوا کە سەرانسەری جیهانی گرتووەتەوە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە عێراقێکە لە وڵاتانەی کە پێنجەم دەوڵەتە کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا لەسەری ئەوە بووە بێگومان هەرێمی کوردستانی ژێمەش بەشێکین لەوە ئێمە زۆر جار لە قسەکانی خۆماناوەکو ژینگە پارێزان ئەڵێن ژینگە سنووری نییە بەڕاستی سنووری نییە ینی کاتێک لە شوێنێک ژینگەیەک تێگەچێ کاریگەری گۆڕانکاری لەسەر کەشوهەوا بێ کاریگەریە کاتە سەر هەموو شوێنەکانی تر بێگومان بەپێی دوور و نزیکی بۆیە عێراق بەداخەوە ینی بەپێی ئامارەکانی خۆیان طبعاً عێراق ینی لە سەدا 55 کۆی زەویە کشتتوکاڵەکانە لە دەستداوە بەهۆی بە بیابان بوونەوە ینی لەو کەمیەتەش کەماوە بڵێن لەو لە 45 لە سەدا 23 کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوای لەسەرە بۆیە بەڕاستی ئیمڕۆ مەسەلەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەتوانم بڵێم زۆر کاریگەرترە لەسەر مەسەلە سیاسیەکان لەسەر مەسەلە ئەمنیەکان لەسەر هەموو ئەو بابەتانە کابێ زۆر حساباتی وردی لەسەر بکرێت تۆ چۆن بتوانانی ڕوبەڕووی ئەمە بیتەوە یان چۆن بتانی خۆت بگونجێنی لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی کە ڕووی کردووەتە ناوچەکە و بە تایبەتی عێراق و هەرێمی کوردستان. زۆر باش کاکسن ئێستا کاتێککە باس ئەەکەین ئەڵێن ئەم بیابان بوونە بە بیابان بوونە ئەم هەموو گرفتەی دروست کردووە جا ئەمە هۆکاری هەیە بەشێکی زۆریشی دەستی مرۆڤیتە ئەم هۆکارانە تا چەند سیاسەتە هەڵەکان بۆ نمونە سیاسەتی مامەڵەکردن لەگەڵ ئاوە ئەوەی کە بۆ نمونە هەندێک زەوی کشت و کاڵی هەیە هەندێک زەوی سەرسەوزێ بەداخەوە لە ناو براون بۆ کە بکرێن بە یەکەی نیشتە جێبوون واتە لە ناوبردننی سەوزایەکان داربڕینەوە ئەم سیاسەتانە لە عێراقا هۆکارێکی بەهێز بوون بۆ ئەم بە بیابان بوونە. بەڵێ طبعاً زۆر گرنگە تۆ چۆن بتانی سیاسەت و استراتیژێک دابڕێژی بۆ پارێزگاریکردنی لە خاک لە ئاو بەڕاستی لەبەرەوەی کە ئێمە ئەزانین ینی ڕوبەرێکی دیاریکراو زەویت هەیە ئەمە دیاریکرا و سنووردارە و گۆڕانکاری بەسەران نایێت بەڵام ساڵ بە ساڵ چالێکیەکانی مرۆڤ زیادەکە ساڵ بە ساڵ پرۆژەکانی شتەجەبوون زیادەکە ساڵ بە ساڵ کارگەکان زیادەکە بە تایبەتی کارگە پیشەسازیەکان بێگومان ئەمانە هەمووی کاریگەری نەرێنیان هەیە لەسەر ژینگە تۆ چۆن بتانی هاوتەریب لەگەڵ ئەم گۆڕانکاریانە ئەم بەرەو پێشچوونانە ئەم زیادبوونی چالاکیەکانی مرۆڤ تۆ بتانی بەپی ئەوە ژینگەکەت بپارێزی لەبەرەوەی ئێمە زۆر جارەڵێن
ینی ئەمە ئەمانەتێکە چۆن لە باوبات پیرانمانەوە بۆ ئێمە لە ئێمەشە بۆنەوەکانی داهاتوومان کە چۆن ئەم ژینگێ بپارێزین چون ئەم زەویە بپارێزین بێگومان هەرگیز قەرەبوو ناکرێت وەنی کاتێک زەویمان لە دەست دەرەچێ هەرگیز قەرەبوو ناکرێت ینی ئێستا عێراق بە پێی ئەوەی کە من بە دوواداچوونم کردووە لە کۆنگرەکانی پێشووی کۆپی بڵین ئەوەی کۆنگری نەتۆیە گرتوەکان بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوە بەرنامەیەکیان داڕشتووە تا ساڵی 2030 لە سەدا چلی ئەو زەویانی کە لە دەستیان دەرچووە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەیە بە بیابان بوون ئەمانە ئیستیعادی بکەنەوەنی بیگەڕێنەوە سەردۆخی ئاسایی خۆی بێگومان ئەمە کارێکی زۆر قورسە کارێکی زۆر قورسە ینی بڕێکی تێچوونی زۆری ئەوێ کە بۆ ئەمە بەڵام کاتێک ئێمە هەر زۆر جار لە وتەکانی خۆمانناڵێن پاراستن چاکترە چارەسەرکردن کاتێک ئێمە ئەمە هەمانە بۆ پارێزگاری لێ نەکەین دوایی ناچار بین بۆ چارەسەرکردنی کە هەم لە ڕووی کاتەوە هەم لە ڕووی بڕی تێچوونەوە بڕێکی زۆری تێچێ کاک حسێن بمبورە قسەکەت ئەبڕۆ 4 ساڵی ماوە هەتاکو ئەو کاتێک کە بەڕێزە دوتە دیاری کراوە بۆ نمونە بۆ وڵاتیەوەکو عێراق لە ئەم ماوەی چەند ساڵە هەتاکو ئەم بڕیارە دەرکراوە عێراق چی کردوە ئەم 4 ساڵە بەڕاستی ئەمەنە عێراق هەوڵەکانی چڕ بووە کە بتوانێت هەر نەگات تۆزێکیش نزیک بێتەوە لەو بڕە من نایبینم بەڵام ئێستا بەپێی ئەو بڕیارەکانی ئەو کۆنگرانە کۆمەڵە بڕیار دەرچووە سندۆقێکیان داناوە بە ناوی سندوقی سەوز بۆ تەرخانکردنی ینی بودجەیەکی تایبەتی ساڵانە بە تایبەتی بوو ئەو ناوچانەی کە زەرەری ژینگەی زیاتر بەرەکەون کە عێراقێکێکە لەو ناوچانەوەکو ئاماژەمان پێدا بەڵام بەدا ینی بۆ خۆی UN ئەمەندە ڕۆتینیاتی زۆرە ئەمەندە ڕۆتینیاتی زۆر بە قورسی تۆ توانی پرۆژەیەک وەربگری تا جێبەجێکردن تا هەموو خاڵەکانی تر بۆیە بڕاستی ئەوەی کە ئەو پرسیاری جەناب زۆر جوانە زۆر قورسە بۆ ئەوی کە تۆ بتانی ئەوەی کە دات ناوە بتانی جێبەجێکی لەبەرەوە ئەمانە هەمووی بودجەی زەبەلاحی ئەوێ بودجەی زۆری ئەوێ بە تایبەتیش ینی بەداخۆی ئەمە لە عێراقی بینین کە چۆن ئەم پارانە بەهە دەرەچێت چۆن ئەم هەموو سەرۆت و سامانی ئەم وڵاتە ئەچێتە دەرەوە بە خۆڕایی و ئەمانە بە تایبەتی لە وڵاتێکی واشە بۆیە بەڕاستی زۆر ئەستەمە باشە کاسین زۆر جارڕڵین ئەوەی کە لە دەستمان چوو ڕۆی با ئەوەی کە ماوە بیپارێزین یانی زۆر جارەگەریمە بەرپاسی هەرێمی کوردستان بکەین یانی ئێستا سلەیمانی جیاوازە لەگەڵ هەولێرە لەبەرەوەی سلەیمانی ناوچەیەکی شاخاویە و ڕێژەی سەوزاییمان زیاترە بەوەی شاخەکانەوە زەویەکی تڵ و تۆڵمان هەیە توانین بڵین ئەگەر ڕێژەی خۆڵباریشمانە بەپێی ناوچەکان گۆڕانکاری بەسەرە یعنی ئەو ساکچیتە سەر چیای گۆژرسەی سلەیمانی کرات تەمێکی زۆر گەوری بەسەرەوە یعنی بوونی ئەو مۆلیدانێک کە ئێستا نەماوە بوونی ئەو کارگانەی کە لە ناو شارەکانە بوون بوونی ئەوەی کە ئێستا هۆشیارێکە زیای کردووە ئۆتۆمبیل زۆرینەی بوون بە ئۆتۆمبیلی کارەبایی ینی سوتەمەنیەکان تۆزێ بەرەو کەم بوون و ڕۆشتون ئەگەر ئێمە هەوڵ بین ئەم بابەتانە پارێزگاری لێ بکەین هۆشیاری و زەنجی ئاگارکردنەوە زیاتر لێ بین ئەتوانین بڵێن بەشێک لەو خەمە گەورەیە کەمەکەینەوە یاخود هۆشیاری تاک زیاد بکەین بەرامبەر ژینگە چکە هەمیشە ئەڵێن بڕینەوەی دارێک دوای ئەوە 50 ساڵی تامدارە توانێت بێتەوە سەرتایم و بتوانێت کوڕژی سەوزایی هەژماریکەین تا چەندێ ماتوانین ئەم هۆشیاری بڵاوکەین بەڵێ وەڵام پێش وەڵامی پرسیارەکەی جەنابەت حەزەکەم ینی بۆ زانیاری بەڕێستان و بینەرانی خۆشەویستی کورسات تەڵەن 1 هێکتار لە دارستان کاکاتە 4 دۆنم ساڵانە 10 تا 20 طن ئۆکسیژین بەرهەم دێنێ کە ئەم کەمیەتە ینی مرۆڤێکی باڵغ ینی لە تەمەنی ئێمە ساڵانە 250 بۆ 300 کیلۆگرام ئێمە ئۆکسیژینمانەوێ ینی واتە ئەو کەمیەتی 1 هێکتار ینی 4 دۆنم ساڵانە ئەتوانێ ئۆکسیژینی 40 بۆ 70 کەس بەرهەم بێنێ بۆیە من ئەم قسەیەم کردم ئێمە زۆر جار ینی نەک قسەی من ئەمە قسەی زانەکانی دارستانە ئەڵێن باشترین خزمەتکردن بە دارستانەکان پارێزگاریکردنی دارستانە سروشتیەکان پاراستنی ئەوەیە پێش ئەوەی ئێمە هەنگاوی تر بنین چۆن ئێمە دارستانە سروشتیەکانە پارێزی چونکە خی گەورە دارستانێکی زۆر باشی یاوە بە ئێمە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە ئەبێ هەنگاوی یەکەم استراتیژیەمان ئەوە بێ ئەم دارستانانە بپارێزی بۆیە زۆر گرنگە پێش هەموو بیل لەمە بکەینەوە ئەنجا بیل لەوانی تر بکەینەوە ئێمە سپاس بۆ خواکو بەرزیش ئاماژەی پێدا ئێمە لە ڕووی دارستانەوە ناڵێم زۆر باشین بەڵام باشین لە ڕووی دارستانە سروشتیەکانەوە بەداخیشەوە لە ساڵانی ڕابردوودا بە حکمی
پرۆژەکان و بە حکمی فراوان بوونی ماستەر پلانی شار و شارۆچەکان و ئەمانە بێگومان ئەوانەش زەرەری بەرکەوتووە ینی بمانێ و نەوانێ بەڵام زۆر گرنگە هوشیاری تاک چۆن ئێمە بتوانین پارێزگاری لێ بکەین بە تایبەتی ناوچە گونشینەکان ئەو ناوچانی کە دارستانەکانی تایە چونکە بتێ و نەتەوێ یەکەم سوودمەندی ئەو دارستانانە خەڵکی ئەو ناوچانن هەم لە ڕووی ژینگەوە هەم لە ڕووی بڵێن دابینکردنی پێداویستیەکانەوە لە ناو دار و دارستانەکان هەم ئیمڕۆکای بینین گەشت و گوزار لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم هەنگاوی باشی بڕیوە هەچەنە لە ئاستی تمۆحی ئێمانیە بەڵام بە پێ و پلان و استراتیژانەی کە دایان ناوە گەشت و گوزار ئێمە بۆچی گەشت و گوزار شانازی پێوەکەین بە حکمی دارستانەکانمان بە حکمی ئەو کەش و هەوا و ئەوانەی کە هەمانە بۆیە کاریگەری هوشیاری تاک زۆر زۆر گرنگە بەڕاستی لەسەر دارستانەکان پێش هەموو شتێک ئێمە بێ چۆن وا بکەین تاکەکانی ئێمە هوشیار بێت چۆن بتوانێت ئەو سامانە سروشتیە بەهی خۆی بزانێت ئەو سامانشتیانە بە هەموو خۆی بزانێت چۆن ئێمە هەریەکە لە ماڵەکانمانە گوڵێکمانێ ئینجانەیەکمانەیە خزمەتی یەکەین ئەبێ هەر دارێک لە هەر چیایەکی کوردستانە ببینین ئێمە بەهی خۆمانی بزانین چۆن پارێزگاری لەکەین بە تایبەتی لە ئەم مەوسمانەی ترکە سپاس بەخوایم ساڵبارانێکی باش باریوە پوش و پەلاش بەڕاستی زۆرە کاریگەری ئاگرکەوتنەوە زۆرە چۆن بتوانین ئێمە نەبینە هۆکار بۆ ئاگرکەوتنەوە چۆن لە کاتێک ئاگرکەوتەوە ئێمە هەموو تاچێک خۆی بە بەرپرس بزانێت لە کوژانەوەی ئەو ئاگرە بۆ یارمەتیدانی با بڵێن تیمە پەیوەندیدارەکان ئەوانی بەرگری شارستانی کە بەڕاستی ڕاستە ئەوان ئەرچی ئەوانە بەڵام ئەرچی هەموو تاچێکە کە ئێمە بتوانین پارێزگاری و خزمەتی ئەو سامانە سروشتێ بکەین بێکۆمان باسی خاڵێکی زۆر گرنگت کرد کاکسەنەوەی کە ساڵانە بەداخەوە زەرەرێکی زۆری دارستانەکان ئێمە لەبەر ئەوە بەری ئەەکەوێت ئەویش ئاگرکەوتنەوەی لە دارستانەکانمان جا ئەگە بەڕێزت پێمان بڵیت ئەبێ چی بکرێ بۆ پاراستنی ئەم با بڵێن دارستانانە یان ئەم ناوچە سەوزانەمان بەڵێ طبعاً ئێمە کۆمەڵێ فەرمانگە هەیە کە پیاڵە فەرمگە پەیوەندیدارەکان وەکو پۆلیسی دارستان وەکو بەرگری شارستانی وەکو بەڕێبەراتی دارستان و پاوان لە پارێزگاکانە وەکو فەرمانگەکانی ژینگە بەس بەڕاستی ئەم سامانە سروشتیە بەربڵاوی ئێمە تەنها بەم فەرمانگانە ناپارێزێ بۆیە هەتا بەپی یاسای دارستانی ژمارەی ساڵی 2012 ئەبێ هەموو فەرمانگەکان و یەکە ئیداریەکان لە مەنتیقەکانە هاوکار بن یەکەم دروستکردنی ئاگربڕ بە تایبەتی لەو شاخانەی کە دەوروبەری شارەکانن کە مەترسی ئاگرکەوتنەوەی تایە چۆن بتوانین ئاگربڕ دروستکەین لەو شاخ و چیایانە بۆی کە کاتێک ئاگرێکەکەوێتەوە نەپەڕێتەوە وەکو چۆن خۆمانەڵێن زەرەر لە نیوەی بگەڕێتەوە باشترە دووهەم خەڵکانی ئێمە بەداخەوە ینی بەشێک لەو گەشتکەرانە کە یەن بۆ گەشت و گوزار و ئەمانە زۆر جار پاشماوی ئاگرەکانیان پاشماوەکانیان بەجێڵن کە ئەمە بەڕاستی دەبێتە کارەساتێکی زۆر گەورە ڕەنج و ماندووبوونی چەندین ساڵی سەدان و هەزاران فەرمانبەر و کرێکار و ئەوانە کە لەناو ئەبا بۆیە ینی یەمەوە سەر ئەو خاڵی کە بەرزکردنەوەی ئاستی هوشیاری تاک بەڵام لەگەڵەوەشە بەڕاستی جێبەجێکردنی یاساکان و ڕێنمایەکان و سزادانی ئەو کەسانی کە دەبنە هۆکار بۆ ئاگرکەوتنەوە و لە ناوبردنی دارستانەکان و ئەوانە ئەگەر بێت و ئێمە سزا و یاسا بەرقەرار نەبێ بەڕاستی بەداخۆ ناتوانین ئەوەی کە لەسەرمانە جێبەجێ کەواتە ئەو یاسایش دەتوانێت لە پشت ئەوە بێکە جەنابەت باسی باڵەخانە و دروستبوونی سیتیەکانت کرد لەوانەیەمە هۆکارێکیش بن بۆی کە ڕێژەی سەوزایی و خاکە سروشتێکە وەکو خۆی نەمێنێ بەڵام ئەگەر یاسایەکە بێت لەسەر ئەو کۆمپانیانە تۆ چەندێک ڕوبەری بینا دروستەکەی ئەبێ بەشی ئەوەش ڕوبەری سەوزایی و پارکتە بێت بۆەوەی کە بتوانین ئێمە قەرەبووی ئەوە بکەینەوە ینی من ئێستا زۆر شوێنە بینم دڵخۆشم پێی کە لی کراوە بە بینا بەڵام لە پەنایە شەقامێکی دووسایدی کرا و لە پەنا شەقامەکان شۆ هەمووی نەمام و داری سەوزاییە ئەگەر ئێمە لەگەڵ فراوانبوونی باڵەخانە و سیتیەکانین ئێبێ لەگە فراوانبوونی پارک و ژینگە و دار و نەماما بین ئەمە تا چەند و ئاکا کە لەگەڵ فراوانبوونەکە ئێمە ڕێژەی سەوزایی زیاد بکەین بەڵێ تاوان زۆر ڕاستە خۆی شتێک هەیە کاتێک هەر پرۆژێک جێبەجێەکرێ پرۆژەکانی و بەرهێنانی هەر پرۆژەیەکی تر شتێکی پێڵێن تەقیم ئەثەر البیئی هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەی هەر پرۆژەیە کە دروستەکرێ ئەبێ
کاریگەری هەڵسەنگانی ژینگەی بۆ ئەو پرۆژەیە بکرێ ئەمە چەند زەرەر لە ژینگەدا و چۆن قەرەبووی ژینگە ئاکاتەوە چۆن قەرەبووی ژینگە ئاکاتەوە یعنی بەپێی جۆری پرۆژەکە بەپێی ئەو شوێن و هەڵکەوتە جوغرافی کە پرۆژەکەی تایە بەڕاستی بێ کۆمەڵێشت بسەپێنرێ بەسەر ئەم پرۆژەیە ئەم کۆمپانیایە کە ئەبێ ئەوە بکە یعنی لە دوجارە ئەمە بۆ خۆیە بێ بە خاڵێکی ئەرێنی بۆ پرۆژەیە ینی کە تۆ ئێستا نامانێ ناوی هیچ پرۆژەیە بەرین بەڵام کاتێک کە بەراورد دەکرێت لە بینی چەند پرۆژەیە کاڵێ پرۆژەی فلان شوێن زۆر باشە لە بەرە ڕێژەی سەوزایی زۆرە بەڵام ئەمە بێگومان جەنابەت ڕاستە یانە بێ بە یاسا ئەمانە بسە پێنرێ بەسەر ئەو پرۆژانە کە ئەبێ چونکە ئەمڕۆ یەکێک لە داواکاریەکانی خەڵک ژیانێکی سەردەمیانەوەیە کە تۆ بتانی کاتێکی خۆش بۆ خۆت و بۆ مناڵەکانی دابینکی یعنی ئێمە با لە ناو شاری سلێمانیە باسەکەی یعنی بڕۆ ئێواران بڕۆ بۆ پارکی هەواری شار بزانن گەورەترین خزمەتە بە خەڵک ئەچیتە پارکی ئازادی گەورەترین خزمەتە بە خەڵک هەزاران خێزان ناتوانن ڤێل لەو باخیان نییە لە دەرەوە یەن خۆیان و ماڵ و مناڵێن لێرە شوێنەکانن بەسرە بن بۆیە دەکرێت زۆر لەمانە زیاتر ئێمە پرۆژێ جێبەجێ بکەین هەچەنە لە سلێمانیە ئەتوانم بڵێم لە کوردستانە بە شێوەیەکی گشتی هەنگاوی باشنراوە بەڵام بەڕاستی زۆر پێویستمان زیاترە یعنی ئێمە چۆن بتوانین کاریگەریەکانی گۆڕانکاری کە شواوە لەسەرمان کێنەوە مەسەلا پشتێنەی سەوز کە یەکێکە لەو با بڵین پرۆژانی کە زۆر گرنگە کاتێک کە تۆ پشتێنێکی سەوزە بێ بە ناو شارێکە یعنی هەر ڕەشەبایەک بە تایبەتی شارێکی سلێمانی کە ئێمە زانین بە ناوبانگە بە ڕەشەبە کاتێک کە تۆ پشتێنێکی سەوزتە بێ هەر ڕەشەبایە هەڵکا لە دەرەوەی ئەو پشتێنی سەوزە لە 20 بۆ لە 60 کاریگەری یعنی خێرایی ئەو بایەکە مەکاتەوە جگە لەوەی کە هەموو ئەو بابلین تەبوتۆز و خۆڵی کە لەگەڵ خۆی هەڵی گرتووە چۆن لە ناو دارستانەکەن هەر ئێمە پێڵم بربەستی با هەر لە ناوە دارستانەکەی پێڵم بربەستی با مصدات الرياح یعنی ئەبێتە هۆکارێک بۆ گلدانەوەی هەموو ئەم تەبوتۆز و بەڵێ وەکو فیلتەرێکە بۆ ئەمان بۆیە ینی من بۆ خۆم بە حکمیەوەی تەمەنێکی زۆرم لە وەزیفەی دارستانە بەسەر بردووە تەمەن درێژ بیشەڵە یعنی چاکترین خزمەت بە ژینگە زیادکردنی ڕێژەی سەوزاییە ناڵێم هەموو بوارەکانی تر گرنگن بەڵام بۆچی کاڵێم دارستان لە یەک کاتا کارگەیەکە بۆ بەرهێمێنانی ئۆکسیژین مەخزەنێکە بۆ کۆکردنەوەی CO2 تەپوتۆز و حەچی ئەوەی کە تۆ بینی لە هەمان کاتیشە شوێنێکە بۆ حەوانەوەی هەموو بڵین حەشەرە و باڵندە و هەچی ئەوەی کە تۆی ئەزانی لە هینێکی بچووکۆ لە میێرویکی بچووکۆ تاگاتە ئاژەڵێک و باڵندەیەکی گەورە بۆیە مەسەلەی باسی مەسە ئۆکسیژین ینی پارێزگارکردنی لە خاک یعنی ئەو شوێنانی کە دارستانی تایە ئەو شوێنانی کە دارستانی تایە بە تایبەتی چیاکان ئەگەر بەراوردی کەی لەگەڵ شوێنێکی تراکە دارستانی تیانە لە 60 بۆ لە 95 زیاتر پارێزگاری لە خاکەکەکە کاتێک کە بارانێکی بەخۆڕ ڕەبارێ ئەم دارستانە ڕێگرە بێ لە بەردەم ئەم خاک و خۆڵە بڕوە بەڵام کاتێک ئەم دارستانی تیانە ئەم شاخانی کە تۆ زۆر ئەیبینی بە مروری زەمن بارانی بەخۆڕ باری و خاک و خۆڵەکەی لەگەڵ خۆی بردووە کە بەپێی قسەکانی ئەوەی جیۆلۆجیستەکان و ئەماناڵێ بە نزیکەی چەند سەد ساڵێک اینجا تۆ سانتیمەترێک لە خاک لە نتیجەی گۆڕانکاری جیۆلۆژی بڵێن ئەو بەردوشتانە ئەبێ بە خاک بەڵام تۆ کاتێک سانتیمەترێک خاک و خۆڵت ئەڕوا لە چیاکان ئەمە قەرەبوو ناکرێتەوە ئیلا دارستانەکان دەتوانن بیپارێزن و قەرەبووی بکەنەوە زۆر باشە جا کاک حەسەن باسی خاڵێکی زۆر گرنگت کرد بەڕێزت ئەوەش سەوزاییەکانە تا چەند گرنگکە ئەم سەوزاییە و ئەو هەڵمەتی چاندنی نەمام و سەوزترکردنی کوردستان لە ڕێگەی پێدانی دارستانەکانەوە بە شێوەیەکی زانستیانە بێت واتە هەوڵ بدرێت بۆ نمونە لە شارێک وەکو سلێمانی ئەو دارانە بێت کە ئەسڵان هەرخۆی بربەست بۆ ڕەشەبا دروست ئەکات جۆری جیاوازی و بەڕێزت بێگومان لە بوارەکە هەیت هەندێک دارمان هەیە ئەسڵان بۆ شوێنانە بێت کە ڕەشەبای زۆرتیە تا چەند پێویستەکە ئاگامان لەوە بێت لەگەڵ کیمیای خاکەکەیە گونجاو بێت تا چەند ئاگامان لەوە بێت کە بۆ نمونە لەگەڵ هەڵکەوتەی جوگرافیایی شوێنەکەیە لەگەڵ ئەو شوێنە بۆ نمونە ئەگەر پارکە لەگەڵ کەشی پارکەکە ئەگەر کەژوکێوە لەگەڵ ژینگەیەکە لەگەڵ ئەمانەیە خۆی بگونجێنە و لەگەڵ ئەوانەیە گونجاو بێت ینی پرسیارێکی زۆر جوانە ینی خۆی دایما هەموو جۆرێکی دارستان دووشت حکمی ئەکا کە چ جۆرە درەختێک
بڕوێنین لەو شوێنە دووشت حکومەکە یەکەم ئایا تۆ بۆچی مەبەستێک ئەم درەختە یان ئەمەم نەمامە ئەڕوێنی دووهەم ئەو کەش و هەوایە کوێیە کە تۆ ئەم جۆرە درەختی بۆ هەڵەبژێری ئێستا ئێمە کوردستان وڵاتێکی فرەژینگەییە کە لەم فرەژینگەیی ژینگەی جیاوازمان هەیە مەسە بۆ نمونەیەمە گەرمیانمان هەیە ناوچەمان هەیە ناوچەی مامناوەندە ناوچەمان هەیە زۆر ساردە تۆ بەپی ئەم ناوچانە ئەبێ بڕیار بدەیت چ جۆرە نەمانێک یا چۆن چ جۆرە درەختێک ئەڕوێنی بێگومان بەداخەوە ینی لە ساڵانی ڕابردوودا توانم بڵێم زۆر ینی هەڵە کراوە لەم بابەتانە بە هیوای ئەوەی کە سوودێمە لە هەڵەکانمان وەربگرین بۆی کە ئەڵێ لە شارەزایکیان پرسی زۆر شارەزایی وتی نەتیجەی هەڵانەی کردومە شارەزا بوو بۆیە زۆر گرنگە ئێمە سوود لەوانە وەربگرین و بە پێی کەش و هەوا و دیراسیەکی زانستیانە بکەین بۆ ئەوەی کە ئەم ناوچەیە چ جۆرە درەختێکی بۆ ئەبێ ئایا ئەم درەختە تا چەند بەرگەی ئەم ڕەشەبا و ئەوەکە کە لە سلێمانیە هەیە یان ئەم پلەی گەرمیە یان ئەم ڕادەی بارانبارینە زۆر درەختەیە پێویستی بە ئاوی زۆرە درەختەیە بە پێچەوانەوە هەیە ئێستا ئەتوانم بڵێم لەم چەند ساڵەی دواییدا تقریبەن باشە سوودی لێوەرگیراوەوە بە پلان ئەواناکەن ئێستا بۆ نمونەیەمە هەمووانەی بین خەڵکی سلێمانی زۆر ڕەشەبایەکە بێ لەسەر شەقامی شەستی ئەمداری کە سەبەحباح مەس ئەشکێتەوە من ناڵم هەموو جۆرە درەختەکان هەمویان دۆستی ژینگەن بەڵام ئەوە ئێمەین کە قەرار ئەدەین چ جۆرە درەختێک لە شوێنێکە بڕوێنین کە گونجاوە لەگەڵ ئەم شوێنە یعنی خەتای درەختەکە نیە خەتای ئێمەیە کە بڕیارەکەمان هەڵەیەکە لەو شوێنە ئەیکەین بۆیە بە هیوای ئەوەین کە هەر لایەنێک کە مەسەلەن جۆرە درەختێک ئەڕوێنێ دیراسیکی زانستیانەوە پرسیار بکە لەو کەسانەی کە شارەزاییان زیاترە ئیمامی عەلی فەرمێ لا سەوابە ئیلا بالمشاورە یعنی هیچ ڕاستیەکت دەست ناکەی ئەگەر تۆ مشاورە و گفتوگۆنەکەی لەگەڵ کەسانی پەیوەندیدار ئێمەزان کۆمان هەیە ئێمە خەڵکانی شارەزامان هەیە لە فەرمانگە پەیوەندیدارەکانە بۆی کە بتوانین بڕیارێکی دروست بین ئێمەش بە هیواین دەسەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ کاکسێن هیوای ئەوەی کە هەمومان هۆشیاریەکان زیاتر بێ بەرامبەر ئەوەی کە چۆن ئەوەی کە لە دەستمانەوە هەوڵ بین قەرەبووی بکەینەوە ئەوەی کە ماویشمانە بتوانین پارێزگاری لێ بکەین دووبارە سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش بێت.